سڵاو بینێرانی خۆشەویست ئەم کاتە و هەم کاتێکتان باش من محەممەد زەلیلم بەرنامەیەش نوێ دەنجی خەڵک لە شاشە جوانەکەی کەناڵی بادینانەوە پێشکەشان دەکەم لە بەرنامەی ئەم جارەی دەنجی خەڵک باس لە هەڵی کار دەکەین با بزانین هەلی کار لە بەردەڕەش وەک پێویست هەیە یاخۆت نا گەنجانی بەردەڕەش دەتوانن کار بکەن لەگەڵ ئەمەش ئاوارەکان ئەوانەی کە لە کەمپەکانی بەردەڕەش نیشتە جێبوون کاریگەری هەبووە لەسەر ئیش و کاری گەنجان فەرموو بینیاری ئەم بەرنامەیە بن با بزانین گەنجانی خەزای بەردەڕاش لەسەر ئەم تەوەرە چیمان پێ دەڵێن. سڵاوتانێت سپاس بەخێر بی باز لە هەلی کار دەکەین هەلی کار بۆ گەنج هەیە وڵاهی هەیە بە ڕێژێک بەرچاونی بیژین کار زۆرە بەس وڵی هەیەش ئێستا ئیشی فەلاحەتی زۆر بیتۆ پتاتە بەس کاکە گەنجێمە ئیشی ناکات دەلێ لە سوبانێ بچمە تا سەعات 12 ڕۆ بە 10,000 من ئیش ناکەم لۆ سووری دەچی ئیش دەکە لۆ تو ناچیش بکەی ئەو دوایش قس دەویان دەبتەوە دەلێ وەڵا ئیش لە بۆ بێگانە هەیە بەس لە بۆ منیە زۆر گازدە لەوە دەکەن دەڵێن لۆ ئاوارەکان زۆر ئیشەیە و لۆ ئێمە کاکە ئاوارە هەر چەندێک بی ئیش دەکە ئی خۆمان ئیش ناکە بە چەند بی بۆ نایکەن زەحمەت پێی زەحمەتە و نەیشی کردیە هەر بە ئاسانی بە تەمای مەعاش و ئەویدی بۆ پارەی پیا کردی ئێستاش حەز ناکە بچی بە عەرەقی ناوچانی خۆی ئەو تەعابەتە پێشخۆی بە 10,000 ئیشێ بکە نەکو ئیشەیە چ عیبی نییە باش ئەو تاسی لەوە ئیشە ئەو کەسایی ناکە و کاسبەی مامڵێن ئەو ئیشەی دەکا بەڵێ وەڵا بە تاکید کابراوە 50 ئیشی کردێ ئێستا سووری دەچی بە 40,000 دەکە تەسیر لی دەکە کو ناکات ینی کوردەکەی خۆمە چاوەڕێی لە زۆر ئیشێک دەکەن وڵا کوردەکەی خۆمم بە کورتی مختصری پێت بڵێم فێرە مەعاشەکە بووە هەمووی بە تەمای مەعاش دەبینی دامەزراندنیش نییە مەعاشیش نییە و دامەزراندنیش ئەتونایی بە تەمای ئەوە بی دەبی گەنج بی و قەوەتت لەبەربی ئیشێک بکەی لە خۆت پارە پیاکەی باشە بەشەشی زۆر گەنجە کاکە با بڵێن دەرچووی زان کۆپەی ماگەکان ناتوان با بڵێن وەکو ئەو قووەت و تااقەتیان نییە بەتاتەی هەڵگرنەوە با بڵێ ئیشی برنجی بکەن وەڵڵاهی برام پێت بڵێم ناحەقیانیش نییە کابرا هەر خوێندیەتی و ئێستا ئەو بە تەمایە تەواوی کرد بچی لە جەیەکدا مەزرێ مەعاشێک لۆی دەرچی بەسکا کەسێک ئەوها ئەوڕۆ بلێن خلاصی کرد و تەعین بوو وەڵی لە ماڵکەتیە بە سەتان گەنجی دەناسم تەواوی کردی زان کۆ مەعادە تەواوی کردی لە ماڵکەتی بێ مەعاشە ببێش زەحمەتە بەڕاستی ئاوارەکان بار قورسیان کردوتە سەرشانی خەڵکی بە تاکید بە زۆر زۆریش وا دەڵێ مەگە ئیشێک بە 50,000 پێشتر کردباتە ئێستا سووریەکە لۆت بە 30,000 دەکە زۆریشە زۆر زۆر هەر زۆر ئیش دەکەن هەموو ئیشەشیش دەکەن هەرچی ئیشەکەت بێ دەکەن زۆر لە نەبەردەڕەشی دێتە بەرچ ئارێ وەڵڵا ئیشی سەقف ئێستا وەستای سووری پیا بووە پێشتر وەستا دەهات ئەو دوکانی منی بە 600 دلار چێ کرد باە سووری بە 300 دلار چێ دەکە هەمان ئیشەکەی ئیش نەفسی ئیش بەس نازام لە بۆوی دەردەنگی کو لە بۆی خۆمان دەرناین ئەوان زۆر دەڵێن لە کەم پیدادەنیشن هیچ کرەیەکی نادەن نەکریانێ خۆی ئێمە ئەرزاقیانیش لۆ دەچی و مەعاشیانیش هەیە و ئیشی خۆیانیش دەکەن کاک لۆی دەردەینی کوردەکەی خۆشمان ئەوە هیچ دەرنای ناوەڵڵە کوردەکەی خۆمان فەقیرە لە ماڵکەتیە سووریش بە لە خۆیش بکە ئارێ وەڵڵە دەستان بەڕێزی سپاس سەرچاوم یاریکار هەبی باشە خراپ نییە چکە ئێستا زۆر هەیە گەنجەکان بە خۆ دەزانی کە ئێستاوە ئەگەر کار هەبی پێیان دەکرێت زۆربەی پێیان دەکرێت شۆڵ بکەن و بەڵێ وڵڵا حالیە نۆچی پێویست نییە
بە خۆ دەزانی کە بازارەکە ئێستا خەڵک هەموو بیتە ڕاتب ئەگەر ڕاتب هەبی بازارەکە دەبتەوە ئەگەر ڕاتب نەبی بەخۆی بازار نییە بە خۆ دەزانی ئێستا کەمە دوکاندارین خەڵک زۆر ئێستا دێن لەو موبایلیانیش دەوێت بەقەرت شتەکەش کە ئەگەر ڕاتب هەبی ئەو شتانە نامینی بەڵام زۆربەی دەگەڕێتەوە سەرڕاتب ئەو ڕاتب کە دەدرێت بەس هەفتەی ئەوە لە باش دەبی و بازارەکەت دەوەستەوە بازار ئێوە پشتی بە موچەی بەست بەڵێ وەڵا بەشی زۆر خەڵک گانزدەی لەوە دەخەڵکی بەردەش دەڵێ ئاوارەیەکی زۆر لە بەڵگەڕەشی هەیە یعنی ئیشیان لەسەر ئێمە هەرزان وڵاوی شکاری خۆی هەر هەیە بلینە لێ کە ئێستا من وەختێک شۆرمان دەکرد لە خوارێ شۆ لێ وەستا سەق مەغربی بین شۆرمان دەکرد لەگەڵ جەماعەتێ یعنی مەکە مەتر بە 2000 شۆرمان دەکراوە مەتریان بە 1000 چا دەکرد یعنی بە 500 دیناری چا دەکرد ئەوەش کاری زۆر یعنی زۆر دەکات لە بازار کاری خۆی هەر هەیە بێ ئیش ینی بێکار مای هەرزان ئیش وڵا بەخۆی شۆلەکانیان هەرزان دەکەن و لە بازاریان لە هەموو تێکدایە ئەرێ بەخۆی باش ئەو هەبوونی و ئاوارانەوە کاریگەری ناکاتە سەر بژێوی ژیانی ڕۆژانەی خەڵک یانی کابرایەکە دوکاندارە با بڵێن وەسایەکی کارە بایەز لە بغا سپیکاریە ینی بچی بە هەرزان ئیش بکەیت حتمما ئەو کەسەش بێ ئیش دەمینێتەوە بەخۆی من تازە چم گوتەوە بەخۆی بازارەکە هەموو لە گیان لەسەر ڕاتبی وەستە ینی کە ئێستا بەس ڕاتب بە جوانی بدرێ کە معاشەکان بدرێ بەخۆی کێشەی خەڵک هیچ نامێ کێشەی خەڵک 199 معاشە ئەگەر معاش بدرێ بەخۆ بازارەکە دەبتەوە عامەتەن بەس ئێستا حالیان معاشەکەش بچەک ئەوە نییە کە بازار دەوەسی لەبەر بێمەعاشی یعنی ئێستا چنمە تقریبان بلێمێ دە ڕۆژمایە لۆ جەژن ئەوە بازار وا دیارە چۆرە ئەو وەختانە بازار ئەو بەری 3 ساڵە ئەو وەختانە بازار قەڵەباڵە بوو قەپات بوو لە خەڵک ئێستا ئەوە بازارەوە لە پێشتا بازار چۆرە حتا سعات دوازە دەکەینەوە گەلە جارنیە یعنی دو پارچە سێ پارچە ئەشیا نافرۆشین خەڵک ئەوێ دێ دەلێ ئەشیامان دەوێت یعنی دێن زۆر وەرچی تازە گوتمە تو زۆربەی دێن موبایلمان دەوێت حتا سەرماک حتا معاش بێ معاشەکەش وەچی ئەوەی نییە بە پێویست نادرێ ئەگەر بە پێویست بدرێ کێشەکان هیچ نامینێ و چ ئەوە نامێ بازارەکەش دەجرێتەوە ئێستا معاش نییە حالیان معاش نییە بەس معاشەکە گەر بدرێوە ناتێمێ هەفتی ئەوەل بازارەکە دەبتەوە خەڵکیش بلی نەلێ بێپارەیە ئەگەر موچەکەش بێ خەڵکی ئیش ناکەوانەی کە بام بڵێن خان و دروست دەکەن بام بڵێن کرێکارن ئیشیان بۆ ناکەوە ئێستا 99 لە سەتی هەموو موچە بدرێ خەڵک هیچ کێشەی نامینێ ئەرێ وڵە هەموو کارێک دەبێت هەموو کارێک دەبتەوە بە موچە بەخۆ موچە دەتوانێت هەموو کار بەخۆی گەنجەگەر بکە یعنی بازار بلێمە هەرچ شۆلێک بکە گەنجەگە بکە پێی دەکرێ بکە بەس کە ئێستا بازارەکە نیە ئەوە نیە گەنجی پێ ناکرێت لەو بازارە حالین هیچی پێ ناکرێت گەنجی پێ دەکرێت چەپ لە بەدەستەکدا کوترێ ئەگەر پشگیریەک نەبی داوا لە حکومەت دەکەین پشگیری لە گەنجەکان هاوڕێک لە گەنجەکان بداتەوە کە گەنج ئێستا زۆربەی و ئەوە دەدینی ئەوە کاپتریەکانە و کەفتی نەسەجادەی داوا لە حکومەت دەکەین هەری کارێک بکاتەوە و لۆ گەنجەکان ینی گەنجەکان فایدە دەکەن ڕاستی هەیە کابرا ژنیە بەخوای پارەی کرێ نەدایە هەیە کابرا ژنینە بەخوای پارەی حفازەی نەدایە ینی پارەی حفازەی نییە بکڕی ئەگەر حکومەت هەری کارێک بۆ گەنجەکان بدا ڕاتبەکان بە جوانی بدرێ ئینشەڵە هیچ کێشە نامینێ و بازار دەبتەوە و زۆر سپاس حکومەت دەکەن و ئەو بازارە خۆشە ئەو ئەمانەتی دروست کردیە و چ کێشەمانە بەس کێشەی سەرەکی حالیان بێ پارەیە و بێ بازاریە پارە نییە لە ناو بازار سلااوتان سلام زەرچان باش خاڵی سڵاو دەبی برای گەورەی وەڵی ئەو باز لە ئاوارەکان دەکەین هەبوونی ئاوارێکی زۆر لە بەردەڕێژ ئیشوکاری بۆ گەنجەکانی ئێمە هێشتووە وەڵی ئەو ئاوارانە ئینسانە ئەوانە ئاتنە ئێرە هیچ ئیشوکاری لەو خەڵکەی یعنی نێشتی ئێرە لێرە حمەلا کار دەکە یعنی بە کارێکی عالم بە گونجاو خەڵک لە خەڵکی خۆمان بە خەڵکی خۆمان بەحەوێتەوە نەخەڵکی بیانی بێ ئەلێرە بحەوێتەوە لێرەش کارەکە ئەوان هات نێرە هەرزانیان کرد خەڵک داوا لە حکوومەت دەکات ئەوانە بابشتە شوێنەی جێخۆ ئیش بکەین و ئەلێرە لێرە
يعني ئەمە دەزانی چەندان نەفەر هەیە بێشۆڵ لێران هەموو شۆلەکەیان ڕاگرتیە ڕاستە دەڵێن بە هەرزانیش دەکەن زۆر بە هەرزانیش دەکەن ئارێ وەڵا مەتری بە 2000 3000 کاشی بیکەن کوتۆ ئیش بکرێ ئەوانە ڕازینە لێرە عالەمەکەی ئەوەیە خەڵک بێکارەوە بێشۆڵە و ئەوە تەسیل لە خەڵکی ئێمە چاوە تاسیری نەکردیە بەڵێ بابە تاسیری کردیە زۆر تاسیریش گەورەی لە عالەمی کردیە ئەوە لێرە بە نەجار بە کەهرەبا بە وەستای دیواری بە هەر هەموو بەدکان بە ناو شۆلێ کاری جۆتیاری بە هەموو شۆلەک یعنی تاسیری لە بازار کردیە هەر ێنەمە چەندان نەفەر ئەو خەڵکەیە بێشۆڵە ئەلێرە ینی بە جارێکی زۆر نرخە جارزان ئیش دەکات زۆرە ئاوارەکان لێرە ئارێ وەڵا زۆرن لە کەمپەی ئەلێرە با تەمەشا بکەن حەسابی نییە دەرگا داوا لە حکوومەت دەکەین دەرگای لێ بگرتەوە خەڵک هاوینە لۆ خۆی هەندوو دینارێکی بکەن ئەگە بە هەرزان ئیش بکەن لۆیان دەردەینی ئەوە مەمنونن ئەلە جێ خۆ چی نییە هاتن سەر گۆڵاکێمە ئارێ بابە مەمنونە ئەوانە زۆر جا دەڵێن لە کەمپینا کرێی نادەن پارەیان دەدرێتەوە شۆلیان هەموو واسیلە حەقی مۆلیدەی نییە حەقی کارەبای نییە حەقی ئاوی نییە حەقی هیچ چیزێکی نییە لەو گۆڕ ئەو پارەکەدنا بەیرۆ خۆ دوعا وەسەلام چیتکە لە گۆڕ نییە لێ دەڵێ بەشێکی زۆر خەڵکی ئێمە خوددان ژن و منداڵن کرێتی ناتوانن وا بە هەرزانیش بکەن بەس بەڵام دەرناینی کابرا ناچ بکات دەرناین نادەن ئارێ بابە شۆلەکان تێکدا زۆر جۆلیان تێکدایە داوا لە حکوومەت دەکەین ئەوە جارێکی لەو خەڵکی بکات ئەوانش ئەلێرە بەشتە سەر جێگای خۆیان وەزێوانش ئارامی تەوە ئێمەش ئارامە چ لە گۆڕ نییە هەبرایەکین زۆر مەمنون لەم لاکتن منوکو کرێکارێک لە قەزای بەردەێتەوە چەندی ساڵە کرێکاری دەکەم لە بەردەڕەش ڕاستەکەی وتی ئاوارەی سووری هاتی ئاوارەکانی هاتیە ئەمە خۆم کرێکارم چەندین ساڵە کرێکارم ئەوڕۆ پێش ڕایەت مەشۆلێک بکەم شۆلەکە بەدڵمان نەبوو خودداما گوتی ئاوارە دەین ینی وەلی هاتی ئاواری سووریات ینی شۆلێکی یەکجارێکدا هەرزان دەکەن وای لێ کریە گەنجەکان لە قەزای بەرز لە زۆر جێ ینی شۆلەوانێ بکەیت کابرات دەلێ ئەوەندا دەیناوە سووری دەینین ئەوان بە هەرزانیش دەکەن بەێ بتەفسیر سووری دێن بە هەرزانتر بە نیقمەتی و شۆلەکەن ینی شۆلەکەین دێنیە دێن بە نیقمەتە بەس شۆل بکەن سووری هەیوا لە گەنجا کریاگەیسی گەنج لە بەردەڕشی شۆلەوا پێ ناکرێ ڕاستەکەی ئەم خۆم کرێکارم چەندی ساڵە شۆل زۆرتمە شۆل دەڵێن سووری دەینی هەر ئەوە دەرێ سووری دەینین یعنی ئەوان بۆ دەڵێن ئاوارەکان دەینێن بۆ ئەوان بە هەرزان ئیش دەکەن ئێوە بەگران ئیش دەکەن تۆ بەگران ئیش دەکەن بەخۆینا وەڵا بەگرانیش ناکەین بە سووری یەکجارێکدا هەرزان شۆلەکەن نا بەخوا من خۆ چەندی ساڵە کرێکارم شۆی زۆر هەرزان دەکەین بە سووری دێ هەر ئەوە دەکەم بە خودای بەس بیسەبیل کە تۆ ئیشی ڕۆژانە دەگە بە 200,000 ئەوان بە 10,000 ئامادە دەکەن ئەرێ وەڵا باش ئەوە تاسیل لە گەنجەکانی ئێمە نەکردووە ئەوەی نەکردو گەنجەکانی ئێمە بێکار بتەفسی زۆر ئەوی لە گەنجان کردی نانی بەخۆم کرێکارم چەندی ساڵە بە خوددا لە بەڕۆژ کرێکارم یعنی هەر چ شۆلەتی یعنی سەتا دەی شۆ لە کابرا دەداتێ دەیە سووری دەینین وای لەمە کریە ڕاتەکەی شۆ ناکەم مانگی شۆلێک شۆ دەکەین بە خودم ئاوارشی زۆر هەیە لە بەردەڕەش بەێ هەیە سەلام ئەو ئاوارشی زۆرمان هەیە بەێ ئاوارە زۆرە خاستن سووری بتەفسیانی سووری زۆرە یان دەچن لەکەم بەخۆی بە ساریخوا دەچن سووری دەینون دایانمانەوەش شۆلەکە یەکجا هەرزان دەکەن باش لە بەردەڕەشی هەمووی شەشی دەکەنەوەە بتەفسیل هەر شۆ هەبی دەکەن کە حالی ئەوی پتاتەیە زۆر سووری پتاتە دەکەن پتاتە بە 8,000 دەکەن عاملی بەیاتە دەکەنی وا لا هیچ شۆلێوان نمایە بە خوددا زۆریان لەسەر بامڵێن دانیشتوانی بەردەڕەش و کوردەکانی خۆمان هەرزان کردەوەی بتەفتلارێ بە خوددا چەندی ساڵە من کرێکار بڕاتەکە ینی مانگی 2 شۆ لاکەن دەتوانێت شۆل دەری ئاواری سووری دەهێت شۆ لەری ئەو سووری دەینم هەم پێش نیڕین دەبۆ شۆلێک چیم گوتی سووری دەینم چیم ئەو ماڵ لەسەر ئەوەی بوو پێک ناتن ئەرێ وەڵا لە گوتی سووری دەینم شۆلەکارزانمیش گۆت دەرێ وڵا شۆلەکارزانمیش گوت بەزار گوتی سووری دەینم شەکە چ ئیشەکە تقریبا 300 بلۆک بوو لە بۆ سەرخانی ینی گوتم سەتی بە 10,000 گوتی زۆرە یعنی مەش کرێکارین بە خوددا زۆر شوی لە کەم ڕاستەکە لە ماڵ دەکەبنە بە پشمان ناحێنە بە خوددا هەزاری زۆرە ینی بە تەمای چەندی بوو ینی سەتی بە 5 ئەو بە تەمای 5,000 بوو کابرا 6 دەفتەری لە بەنیەتدا دەخوازی 5,000 عاملێکی چی من بخوا ینی ئاوارەکان بە 5,000 دەبەنە سەر ئاوارە دەکەنە بە 5 دەکەم بەس بە 7 دەکەن ئەرێ وەڵا
يعني شغلك جيران بين سرخاني وراسك ما كريكا بتوسد زحمة شغلك زور زحمة خو تاني ذا شغلم كرديا باخدها بدروز ببادروز لما الكفتيما شغلك جيران لابد طبقة وسي طبقة الشغل وجيرانا من وەکو گەنجێک داواکارم لە حکوومەتی هەرێم چاوێک بە گەنجانی خۆمان کوردانی خۆمان بخشێنیتن کە زیاتر هەلی کار بڕەخسێنیت بۆ گەنجانی خۆمان ئێمە سیر کە تەماشاکرد لە قەزای بەردەڕەش و دەوروبەری ئاوارەیەکی زۆر هاتوون ینی بە سیارێکی ئاوا ئیش دەکەن کە کوردی خۆمان نەپێی دەکرێت ئیش بکە نەبژێوی پێدابین دەکرێت نەدەتوانیت ژیانی خۆی پێ تعدیلی هەبوو زۆر تەسیری هەبووە و بەڕاستی ینی کوردی خۆمان ئێستا تەماشاکرد لە قەزای بەردەڕەش 95 گەنج بەخوای هەموو لە مال بێیشە ئەو مەسومە ئیشی پەتاتە هەیە تەماشا دەکەی عاملی شەبەک دێ سووری دێ ئاوارەکان دێن کاکە لێرە بە 5,000 سعات چاری سبەنی هەتا 12 نۆڕانی ئیش دەکەن یان ئەی بۆ گەنجانی خۆمان ناتوانن بۆ گەنجانی خۆمان دەتوانن کار بکەن بەڵام بەو سااری کە ئەو ئاوارەکان دەکەن نەخێر ناتوانن لەبەرەوەی لێرە کارەبا گران دێتەوە مۆلیدە گران دێتەوە پێداویستی مال زۆر گرانە ئەرزاق هەر ناتانی بکڕی بۆ ئەوان هەرزانن ئەو ئەوانی کە بۆ ئەوان هەرزانین بەس ئەوان کە ئاوارەن و هاتوونە لای ئێمە ینی ئەوان هەرنان و زجیشیان بۆ ببینێتەوە بەشیان بکە بەسییان هیچ کرێشیان نادەن یعنی هیچ ئەو باڵقورسی ژیانیان نییە ئەوکو با بڵێن خێزاندار من ئەکید وەکو ئێمە مەسەلەن وەکو کوردانی خۆمان باڕقورسیان نییە گرانیان نیە لەوایە هاوکاریان بکرێت لەلایەن حکوومەتەوە زۆر جار زۆر گەنجەکان با بڵێن گلەی لێوە دەکەن دەڵێن کاریان لەسەرما هەرزان کردووە یعنی ئەگەر کارێک بی بە 10,000 بی ئەوان بە 5 دەیکەن زۆر ڕاستە ئێستا لە منتەقەی خۆمان هەیە ئاوایە و زیاتریشی دەکات وەرە ناحیە ڕووڤە ئەمن نەفەر دەناسم بەخوای بە 5,000 ئیش دەکاتن 8 سعات 9 سعات ئەو تەسیری لە گەنجانی نەکردووە زۆر تەسیری لە گەنجانی خۆمان کردووە وای کردووە گەنجان ینی بێزار بن لە ژیان خۆکوشتن ڕێژەی زۆر بەرز بۆتەوە وای کردووە گەنج ینی هیچی وایەکی بە کوردستان و بە وڵاتە نەمینێتن سەری خۆی هەلگریتن لە مۆزعول چەند گرنگە ڕێخستنەوە کە بێ بۆ ئەو کارانە ینی زۆر گرنگە لیژنەیەک ڕێک بخرێتن لەلایەن حکوومەتی هەرێمەوە بۆ ئەوەی زیاتر هانی گەنجان بدەن زیاتر هەلیکار بۆ گەنجان بڕەخسێنن زیاتر گەنجان ینی کارگار دروست بکەن معمەل دروست بکەن بۆ ئەوی گەنج بژێوی ژیانیان ئایلەیان هەموو پێداویستیەکانیان دابین بکەن بەڵێ زۆر ڕاستە نەبوونی هەلی کار کێشەیەشی گەورەی دروست کردەوە بۆ گەنجان چینی گەنجان باتنی و ئاوارانەش بە ڕێژەیەکی یەکجار زۆر هەلی کار کەم بۆتەوە پێشتر لەوانەیە باشتر بوو بەڵام ئێستا ئەوەی هەبووەش نەماوە نەبوونی هەلی کاری کێشەی دروست کردەوە بۆ گەنجان لە ڕووی بژێوی ژیانیان پرۆسەی ئاوسەرگیریان نەبوونی پوڵێکیان وەکو بڵێن خەرجیەک لە دەستیان کە تا ڕادەیەکی زۆر ئەو گەنجانەی بێزار کردووە و هەر ئەوەشە بووتە هۆی ئەوەی کە گەنجان پەنا بۆ شتی هەڵە ببن پەنا بۆ شتی غەڵەت ببن بە تایبەتی دەرچوون لە وڵات کەەوە کارەساتێکی زۆر گەورەیە و هەبوونی چەندین کاری ترکە بە شیاوی نازانم کە بیلێن بەڕاستی ئەو شتانە هەمووی بەگشتی لە نەبوونی هەلیکار ڕوویدا ئەگەر هەلیکارە وەکو پێویستە بێ گەنج بتوانانی کار بکە ئەو کێشانێکی کە باست کرد دەمینێت نەخیر بە ڕێژەیەکی بەرچاو ئەگەر هەلیکار هەبێتن ئەو کێشانە با بڵێن تاکو 90 لەوانەیە کەم ببێتەوە لەوانەیە ئەگە بڕش نەبێت بەڵامکان دەبێتەوە بە ڕێژەیەکی بەرچاو بگرێت لە 190 ئەو شتانێک ئێستا ڕووی دەدا لەلایەن گەنجان لە بەهۆی بێکاریەوە
بەڵێ. بێکاری سەبەبی ڕئیسی کێشەکان بەڵێ بێکاری سبی ڕێژ کێشەکانە چونکە بێکاری وا لە گەنج دەکەوا لە تاک دەکا بەتابەتی چینی گەنجان وا لێ دەکا کە فکری ئالۆز بێ بەرەو ئاقاریشی تردا بڕوا لەوانەیە بەرەو شتێکی خراپ شتێکی هەڵەدا بڕوە بەڵام بەداخەوە ینی ئەو گەنجانە بۆ شێوەیە لە دەست بدرێن لە بەرنەبوونی هەلی کار وەکو دەزانی لە کوردستانیش پڕ خێر و بەرەکەت و پڕ لە ئیشین بەڵام بەداخەوە گەنج نەدرایتە پێشنە لە ڕووی کارەوە نە لە ڕووی خوێندنەوە نە لە ڕووی بەڵێ بینەرانی خۆشەویست ئەوی گیبیستی بوون ئەمان ڕابوچنی هاوڵاتیانی خەزای بەردەڕەش بوو لەسەر تەوەرەکەی ئەوڕۆکەمان سپاس بۆەوە کە بینەرمان بوون سپاس بۆ هاوکارم زارال گۆران کە دیمانەکانی بۆی وەک گواستەوە تا بەرنمەیەکی دیکە و تا تەوەرشی دیکە ڕێز و خۆشەویستی قوڵ بکەن بەخوای گەورەتان دەسپێرم فاتان لەگەڵ